لە چەند ڕۆژی ڕابردوودا قوبات تاڵەبانی سەردانی ئەم یاریگایی لە قەزای چوارتا کرد. هەر لێرە بەڵێنی بە گەنجانی قەزاکەدا کە یاریگەکان بۆ نۆژەن بکاتەوە و پشتیوانی وەرزشکاران بێت. دوای چەند ڕۆژێک لە بەڵێنەکەی بڕی $161,000 بۆ نۆژەنکردنەوەی ئەم دوو یاریگایە تەرخان کرد. قایمقامی قەزاکەش دەڵێت ئەمە دەکەینە دەرفەتێک بۆ دروستکردنی یانەیەکی وەرزشی بۆ گەنجانی قەزای چوارتا. داوایان لێکرد کە ئەم یاریگایانە کە پرۆژەیەکی وەستا و بوو تەواو بکرێ و بە ڕێزیان دەست بەجێ هەم ئێمەی ڕاستپارت هەم برادرانی نووسینگە و لە ڕێگەی ئێمەشەوە کۆمپانیای جێبەجێکار و دەست بەجێ بودجێ بۆ تەرخان کرا لە سەر بودجێی تایبەتی بە ڕێزیان و ماوەی چەند ڕۆژێکە پرۆژەکە دەستی پێکردوێتەوە کە ئێستاوە گەیبینن یاریگایەکیان تەواو بۆ ئامادەیە بۆ یاریکردن و ستافیش بەردەوامن لە کارکردن لە ماوەیەکی کورتە تەواو ئەبێت چکە بودجەکەی بە کاملی حازر کراوە. بەنداوی زەلانیش کە پرۆژێکی استراتیژی سنوورەکەی و پێشتر بەهۆی قەیرانی داراییەوە کارەکانی وەسا بوون بە بڕیاری قوبات تاڵەبانی بۆ گوژمە یەکەمی پرۆژەکە 3 ملیار دینار تەرخان کراوە. لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا لەلایەن کۆمپانیایەکی ئێرانیەوە دەخرێتە بواری جێبەجێکردنەوە. لەبەر گرنگجی ئەو پرۆژەیە هەم لە ڕووی ئاوی سەرزەوی هەم لە ڕووی ئاوی ژێرزەوی هەم لە ڕووی گەشتیاری هەم لە ڕووی کشتتوکاڵی بەڕێزیان دەست بەجێ بەڵێنیاندا و دەستکرا بە ڕوەگرتنی ڕەزامەندی و ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران بۆ تەمیلی ئەو پرۆژەیە و ئەو بوو بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت لە ماوەیەکی زۆر کورتا ڕەزامەندی تەمیلی و پرۆژەیە درا و منەمەوێت لێرەوە زۆر زۆر سوپاسی خوشکی بە ڕێزمان بێگەردخام بکەم وەزیری کشتتوکاڵی حکوومەتی هەرێم کە ینی ماوەیەکی زۆرە توانم بڵێم ماوەی 2 ساڵە لەبەر گرنگی ئەم پرۆژەیە زۆر هەوڵی چڕ کردوێتەوە لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران لە ڕێگەی وەزارەتەکەی خۆی لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی بەنداوەکان بەڕاستی جێی دەستخۆشیە. جێبەجێکردنی ئەم پرۆژانە لە چوارچێوەی سەردانێکی مەیدانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتە بۆ قەزای چوارتا و دەوروبەری کە بەڵێنی پێدان لە ماوەی چەند هەفتەیەکدا بودجەی پێویستی بۆ تەرخان بکرێت و بەڵێنەکەشی بردەسەر. بە تەواوبوونی ئەو پرۆژانەش دانیشتوانی شارباژێر سوودمەندی سەرەکی دەبن. ڕێبازیوە کورسات نیوز قەزای چوارتا.